ئەمن حسێنی شۆکەمان مەشهور بە برایانی زێزێم نێوی دایکم کافیخانمە کافیخان نێوی بابێکم شکرۆڵایە لە چ ساڵت دەستت بە گۆرانی کوتم کردووە؟ لە ساڵی 1328ەوە دەستم بە گۆرانی کوتن کردووە. لەبێتە یەکەم گۆرانی کە دەستی پێ کردو گۆرانەکە چ بوو؟ یەکەم گۆرانی وڵی بەبیرم نایەکم گۆرانیەکەم چ بووە دقیق. ئاخرین گۆرانەکەش لەبیر نایە؟ ئاخرین گۆرانیەکەم ئەو شەمامە و خاڵخاڵ و کوێستانە خاڵخاڵ و سۆی بە باڵا بەرز و ئەمانە بووە. دەکرێت بفەرمووی سەرجەم چەندانە گۆرانی کوتۆ؟ سەرجەم لام وابێ 62 گۆرانیم لە ڕادیۆ سنە تۆمار کردووە. پەیوەندی لەگەڵ مامۆستا حەسەنجیلێکی هەبووە؟ بەڵێ. تا چەند دەواجێ بووە؟ وڵا زۆر ڕفێق بووین بەیەکەوە حتا کوێ ئەم خێزانمە کە زەماوانم بۆ کرد خۆلی ئەم خێزانم ئەو گردی ئەو نەبەرادەر بووی. پێکەوە گۆرانی تا کردو لە مەحفەلێک لە شایە؟ وڵا لە شایە ناهات بۆ شاویشت نەدەهات وەلی بۆ خۆمان لە ماڵی یەکتری داوەتە بووینیا ماڵی ئەمە ئەو پێکەوە گۆرانیمانە کرد وەلی ئەو دەم زەبت سەوتشت نەبوو تۆمار کرێ. لەگەڵ کاک محەممەدی ماملێ چوو؟ متەئەسفانە بە خدمەتی نەگەیشتم زۆرشم پێخۆش بوو بە خدمەتی بگەم یەک نەکەوتی قسمەت نەبوو. لەگەڵ کاک حەسەنی ماملێکی حەسەنی برای پێکەوە بووین ئەو هەمیشە دەهات بۆ سەقەز پێکەوە بووین. بابوو دانیشتناوە پێکەوە گۆرانی بڵۆن؟ بەڵێ بەڵێ. هیچ گۆرانەکان هیچ لەبیرە؟ وڵا هەرە گۆرانەی کاک محەممەدی برای دەکوت هەردەنیان یەک شەبێ هەبوو. کاک شێرە ئەو لە قەبەی کە لەسەر جەنابتانە وەکو زێزیەوە لە چی ڕاهاتووە؟ عەرز بە خزمەت دەکەم من قەدیم منداڵ لە بێشکە و لانکایە ڕایەندەجێن ئەمەش کە منداڵ بووم ڕایەنجەندوم ئەوەڵی قسەم ئەوە هاتووەتە دەرێ فێر ببووم ئەوەڵە قسەم زازازازا بوو نێویان نام لە خۆشەویستە زێزی بەسەرما بڕاوە. کاکشە بێزگە لە جەنابتانە وەرزان برایەکی دیکەشتان؟ بەڵێ برایکی کەم هەیە ئەویش بە نێوی عەلیە بەڵێ کاک عەلی. جەنابتان گەورەترە؟ ئەو گەورەترە. ئەدێ و ئەڵان ئەو وەڵی بەڵێ لە حاڵی حیاتدایە وەلی متەئەسفانە توانایی نییە بۆ گۆرانی و هونەر و شت فعلەن لە ماڵەیە. مامۆستا سەبارەت بە منیش حەیران شتێکت بەخوا نێوبانگم بیستووە دەنگیشی خۆش بووە و زۆرش نێوبانگی بووە وەلی ئەوش بە خدمەتی نێوی کەسانی کە کاری موسیقان لەگەڵ کردووی؟ بەڵێ. وانێکە موسیقان لەگەڵداوە ئەمە لە پێشدان کاک حەمەیە بوو حەمەد چاوەشیان پێگوت ئەوە زۆرنا و دووزەلی لێدا توودەلە پاش ئەوە ئەم کاک عەزیزی نەدیفیە و ئەوان فەوتیان کرد هاتن کردمان بەم ئەم نێژ بە نێوی باڵەبانە پێم لەگەڵ ئەو نەیە گۆرانیشتمان دەکوت ئیتر زۆرنا پێسراوە بوو بە نێوی دووپەگ و دووزەلە. لەگەڵ تار کەمانچە ئەوانە گۆرانی نەکتۆ؟ فعلەن نەمکتۆ وەلی گەرەکمە ئایستەکانێ گروهەکان بە ناوی گروهی هۆرە کاک عەلی تایریە و ساسانی ساڵحیە و تەهای نەویدیە و ئاغای کەریمانە و بە تۆ ئارزکەم فەرەدوونی کۆزادی و ئەمانە جوانن ئامۆزشان ئەو منش لەگەڵ ئەوان خەریکم بۆ تار و کەمانچەوەمانە کار دەکەم. ماوەیە چەند ساڵی خزمەتی هونەری کردووە لەو نەوازەندە و موسیقا زەنانی کە دەگەڵ کەسی دەگەڵ بوو کە تورک زەبان بێ؟ تورک زەبان تورکی ئەزانی وەلی تورک نەبوون. ئەسێتی تورک نەبوو؟ بەڵێ. مامۆستا لە ژیانی هونەریت سندە کورددا کە دەستی پێ کردووە لێ ڕازی بووی؟ بەڵێ بەڵێ زۆرش لێڵە زۆر. چ فایدەشی بۆ جەنابەتە بوو؟ وڵا فایتەی ئەوە بووە
بۆ خۆمی ڕاگرتووە و نەیهێشتووە خەم بخۆم و بچمە ناو فکرەوە و ئەوتەش خەڵکیشم پێ شاد کردووە و بە سەربەرزی و دڵی خەڵکیشم پێ خۆش کردووە و ئەوەم شانازیە. جگەر لە کاری هونەری چ دەرامەدێکی دیکەت هەبووە؟ وەڵای هیچ شتێک وەلێ جاردار ماشینێکم بوو تاکسیم ئەگەر بەدەستەوە ماشینێکم بوو کردبووم بە تاکسی لە نەوشا کارم پێ دەکرد. یاری بەبانانەوە گیانە بەبانانەوە ئای بەبانانەوە گیانە بەبانانەوە هەی بەرتیلیان دەدا لەیلا دەپارانەوە وەرێ شەمام و خەڵخاڵە شەمامشیلیکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی ئای دڵێک بۆ دڵێ گیانە نەکردێتەوە ئای دڵێک بۆ دڵێ گیانە نەکردێتەوە ئەرێ بە ماری پێیۆدا لەیلام بڕزێتەوە ئای شەمام و خەڵخاڵە شەمامشیلیکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی ئای چنار و لاولاو یانە سەریان نمامە ئای چنار و لاولاو یانە سەریان نمامە هەی من بۆ کێ دەگیریم ئەو ڕۆکیە بە تەمامە وەرێ شەمام و خەڵخاڵە شەمامشیلیکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی ناردوومە لەو ماڵە ساردە و فێنێکی سەرت خۆش. مامۆستا گۆرانی ئەستی ئاهەنگەی چییە؟ ئەمانە ئێمە چین بۆ داوات لە دێهات هەروە ئەم شوان و ئەمانە گۆرانیان دەکوت ئێمەش هەڵمانە کرد ئەو گۆرانیانە ئەمان هێنا ڕێک و پێکمان دەکرد و ئەما خەزت سەر ئاهەنگ. مامۆستا دوونە کاتی خزمەت دەنابتە لە بازار لەو تۆمارگای کوڕوێ ئاهەنگ بەڵێ کاسێتیشاندانە بۆ وەزا گۆرانیشی بە عینوانی بوتیدا بکە کەماڵ بەڵێ بەڵێ بە عینوانەکە بوو بەڵێ شتێکمان لەو بە عینوانی بەچەوە بەچەوە بعنواني جاني جاني بوعنواني سورك والله يا ليلى مكريواني درواني جاني جان باغي خواني كيش كسري بيجان جان سليماني فزك أشدي بيليلم سليماني بوقري جاي وليلى وتنيا خالا بوقري جاي وجان تنيا خالا ثورة شيك يمدي لو ماليا دك جاي بيري هزار صياليا دك جاي بيري جان هزار صياليا هاي بابا شاني يوم ليلى بابا شاني يوم لسوي خالي ليلى مدل بريانيم جد بقرا ليا كلين جريانيم جد بقرا يا ليا كلين جريانيم سرت خوش. مامۆستا گۆرانی بە عینوانی چییە؟ گۆرانی بە عینوانی شاری لە مکریانەوە دروست کراوە ئەم ئینی فەیزوڵابەجی مکریانە. بەڵێ مامۆستا چ پەیامێک بۆ ئەو هونەرمەندانەی کە ئێستا لە ئەوروپایان؟ وەڵا پەیام من ئەوەیە کە بەو جۆرە کە فەعالیەتەکەن و بە ئێوە زەحمەت ئەدەن و دێن ئەم پێشکەسوەتانە ئەبینرەوە لە گۆشە و کەنارانە ئومیدم هەیە ئینشاءڵڵا هەرەوە بە فەعالیت شۆڕە بکەن و فەعال بن و ئینشاءڵڵا مەوەفەق بن. زۆر خۆشحاڵم بەوە. مەمنون مامۆستا جان، زۆر سپاس لەوەی کە زۆر زەحمەت داین و زەحمەتێ ئینشاءڵڵا
ايوه زحمة تانشي شواهاتون ابم زورا زحمة تشنو امو معنان بيادا كانوا بو جوانانا من معرفية كانوا انا سرينا ان شاء الله المستطاع صعب الخير او بوما بجي سباسي لطف ومحبتها صلاة شميت اسماعيلي معاملي صلاة هي صلاة ورزمي ان شاء الله تعالى روجك بي بخدمة يكتري بقيت زور ممنون عاوز اجابلك زحمة ما ندايق زحمتي قوليكم بعد ايوه ببخشد ايوه زحمة تانشي شوا زور ممنون لايوه سباسي لطف ومحبتها سور تنقد نرزي ان شاء الله ان شاء الله سلام حمول لك كين رأي ولا من السنة ان شاء الله خدا حافظ